ئەوە یەکەم نمونەیە کە من دروستم کردووە، وەها دروستم کردووە ئەمەیان بۆ کچ ببێت. بەم شێوەیە شت دەگرێت کە منداڵێک بیەوێت شتێک هەڵبگرێتەوە و بەکاری بهێنێت. My name is Masa Riyar. ناوم ماساریە و 13 ساڵانم. ساڵی پار کۆمپانیای خۆمم دامەزراند بە ناوی Limitless Limestyle کە دەست و بازووی دەستکرد دروست دەکات بە نرخێکی گونجاو بۆ ئەو منداڵانەی کە بەهۆی لە دەستدانی دەستەکانیانەوە دەناڵێنن. I've read a book about a girl. کتێبێکم خوێندەوە کە باس لە کچێک دەکات بەهۆی ڕووداوێکەوە قاچی لەدەستداوە. لە کتێبەکەدا هاتوبوو کە لە بەرگرانی نرخەکەی ناتوانێت قاچێکی دەستکرد بکرێت. منیش وتم دەبێت چەند گران بێت. بە دوواداچوونم بۆ کرد هەر زۆر گران بوو. زۆر منداڵ توانایان نییە دەستیان کەوێت. ئەوەش زۆر غەمباری کردم. بیرم لەو منداڵانە کردەوە کە لە شوێنی چنگدان و دەستیان لەدەستداوە و ناتوانن دەستێکی تر بکڕن. ئەم بیرۆکەیەم بۆ هاتوو پرینتەرێکی سێڕەهەندی تری دیم هەبوو. ئەو دەستانم پێ دروست کرد کە زۆر هەرزانتر دەکەوێتەوە. There is a video of me building my first hand. گرتەیەکی ڤیدیۆیی هەیە کە یەکەم دەست دروست دەکەم بەڕاستی دوور و درێژە. ئاسان نەبوو هەموو پارچەیەکی گونجاو بدۆزیتەوە لە شوێنی خۆی بەکاری بهێنیت. بەڵام دوای هەوڵدانی زۆر توانیم یەکەم دەست بەرهەم بهێنم. After a lot of test tries, I got my first prototype. When I had the idea for my prosthetic, کاتێک بیرۆکەکەم هەبوو ڕاوێژم بە پزیشکی ئێسک کرد و ئەویش ئەو کتێبانەی پێدام. تێگەیشتم کە چیم پێویستە تاکو دەستێک دروست بکەم کە بەکار بێت. لە ئینتەرنێتیش ڕوانیم لە زۆر دیزایانی دەست کرد تاوەکو ئەوەی خۆمم بەرهەم هێنا. I had to pitch my هەندێک لە نمونەی کارەکانم نیشاندا لە کۆبوونەوەی وەبەرهێنی ئەکادیمی کاری گەنجانە. خەڵاتی یەکەمم بەدەستهێنا و $1500 پاداشتم وەرگرت و پارەکەیمدا بە پرینتەرێکی سێڕەهەندی تازە. So my goal with Limitless Lim ئامانجی سەرەکی کۆمپانیاکەم یارمەتیدان و پێدانی دەستی دەستکردە بۆ منداڵانەی بە هۆکاری جیاواز دەستیان لەدەستداوە تاکو هەست بە ئاسوودەیی بکەن و وەها بیر نەکەنەوە کە لە کەسانی تر جیاوازترن. when I'm not working on my business in 3D. کاتێک لە کارداریەکەمدا کار ناکەم حەزم لە وێنە کێشانە ئارامیم دەداتێ کە گەورە بووم دەچمە هونەری دیزاین و ئەندازیاری تەلارسازیەوە. بەڵام هێشتا هەردەمەوە بەردەوام یارمەتی خەڵک بدەم. تەنانەت ئەگەر ببمە ئەندازیاری تەلارسازی لەگەڵەوەشدا دەستی دەستکرد دروست دەکەم و ئەندامی لەشیدی وەکو دڵیش ئیتر نازانم چۆن دەبێت.